جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەممە گەڕایەوە بۆ ڕۆیڵ کاسڵ لە وارشۆی پایتەختی پۆلۆنیا لەو شوێنەی ساڵی ڕابردوو وتارێکی پێشکەش کردبوو ئەوەش بە مانگێک دوای ئەوەی رووسیا ئۆکرانی داگیر کرد. لە دوایین وتاریدا سەرۆک بایدن بەرگری لە هەوڵی هاوپەیمانی ڕۆژئاوایی کرد بۆ یارمەتیدانی کیەف لە بەرگری لە خۆکردنی. ساڵێک لەمەوبەر جیهان خۆی بۆ کەوتنی کیف ئامادە دەکرد، بەڵام وا من ئێستا لە سەردانێکەوە هاتوون بۆ کیف و دەتوانم بڵێم کیف خۆڕاگرە و سەربەرزە و لە هەمووی گرنگتر ئازادە. لە هەمان ڕۆژدا ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا بۆ یاسادانەرانی پەرلەمانی وڵاتەکەی دواو گوتی ئەمریکا و ناتۆ دەیانەوێت شکستێکی استراتیژی بە وڵاتەکەی بدەن. پوتین بەشداریکردنی لە پەیماننامەی نیوستارت هەڵپەسارد، ئەوەی ڕێکەوتنیێکی مێژوویی کۆنتڕۆلکردنی چەک و پوتین هەڕەشەی دەستپێکردنەوە بە تاقیکردنەوەی ناوچی کرد. لە سەرەتای مانگی دووی ئەم ساڵدا هاوپەیمانی ناتۆ بەیاننامەیەکی دەرکرد و تایدا داوا لە رووسیا دەکات وەک دەڵێن بگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی پەیماننامەی چەکی استراتیژی هێرشکردن، لەوانە ڕێگەدان بە چوونی پشکنەران بۆ دامەزراوەکانی بەرگری ناوەکیمان. من تەنانەت نازانم چی ناوە بنێم، چ شانۆگەرێکی ناژیرانەیە. لە وتەکەیدا ڕاستەوخۆ ئاڕاستەی هاوڵاتیانی رووسیای کرد سەرۆک بایدن جەختی کردلەوەی کە ڕۆژئاوا دوژمن نییە. ڕۆژئاوا پلان ڕێژی بۆ هێرشکردن سەر رووسیا ناکات وەک پوتین دەڵێت. هەروە ملیۆنەها لە هاوڵاتیانی رووسایی ئەوانەی تەنها دەیانەوێت لەگەڵ هاوسەکانیان بە ئاشتی بژین، ئەوان دوژمن نین. ئەم جەنگە هەرگیز پێویستێک نەبوو، بەڵکو و تراژیدیایەک بوو. سەرۆک بایدن ئەوەی دووپات کردەوە کە کاملا هێرسی جێگیری سەرۆک چەند ڕۆژێک پێشتر لە کۆنفرانسی میونخ بۆ ئاسایش ڕایگەیاند ئەمریکا ئەوەی دیاری کردووە کە مۆسکۆ تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و دژ بە وڵاتیانی ئۆکرانی ئەنجام داوە. سەرۆک بایدن هاوکاتی سەردانەکەی لەگەڵ ئەندرێ دوودا سەرۆکی پۆلۆنیا کۆبەوە و سوپاسی کرد بۆ پشتیوانیکردنی پۆلۆنیا لە ئۆکرانیا و هاوبەشانی ناتۆشی دڵنیاکردنەوەی ئەگەر رووسیا هێرش بکاتە سەر پۆلۆنیا ئەوە واشنگتن وەڵامی رووسیا دەداتەوە. کۆشکی سپی دەنگۆکەی مۆسکۆی ڕەت کردەوە کە گوتبووی سەرۆک بایدن بەر لە سەردانە کتوپڕەکەی ڕۆژی دووشەمەی بۆ کیەڤ بۆ ئەوەی چاوی بە سەرۆکی ئۆکرانی ڤۆڵۆدیمیر زێلێنسکی بکەوێت بۆ ئەو مەبەستە دڵنیایی بۆ سەلامەتی ئاسایشی لە رووسیا وەرگرت بێت. دەتوانین و دەبێت ئەو کارە بکەین بۆ ئەوەی ساڵی 2023 ببێتە ساڵی سەرکەوتن. بەر لەوەی ڕۆژی چوارشەمە بگەڕێتەوە بۆ واشنگتن سەرۆک بایدن لەگەڵ ڕابەرانی ناتۆ و وڵاتانی پێی دەگوترێت بوخارست ناین کۆبەوە بۆ پاستی ودە کۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.